هەناردەکەنەوەی ناوکی کوردستان تاسیری لەسەر سیسل وەرەقەی فەرق کردێ بەعام عرض سیسل وەرەقەی فەرق کردێ لەگەڵ ڕەسووری لە باغەمرێ لە عەزای لە عارەب کەندی لە بێراتی لە هەموو سیسل وەرەقەی فەرقی دەستەکەوە زۆریش لە بازاری زۆر خۆش تەماشا و خەرکێکە هەموو کڕین و فرۆشتنە پێشتر ئەمە چاپێککەوتنێکمان کردیاگو ئەوانەی لێرە زیاتر بایعشارین و ئەوانەکە نییە بایعشاری و دەرێ و هەموو خەرچی دەرێ زۆر دەبا هەمووی دەڕۆل و دەرێت تەماشاکایی ئەوە بفرۆشە هەموو دەستە دەرێ ئەوەی کڕن و فرۆشتنی پێ دەکات یان زیاتر بڵێن دەی کڕیتن هاوڵاتی خۆمانە کوردە یان ئەوانەی لە بەخوای بیانیش عەرەبیش زۆر دەکڕێت عرب دەکڕێت عەرەبیش دەکڕێت بەس زیانی خۆمان دەکڕێت بێت لە دۆچێ دەبان لە هەموو جێشی دێ دەکڕن ئەنا هایتمان لە سلێمانی زۆر دەکڕێت لە دیانەی دەکرێت لە مێرگە سۆری دەکرێت هەموو جێشی دەکڕن دەبان خەرکە هاوڵاتی دەکڕی وارەگری هەتا گران دەبێت چۆ دەفرۆشتەوە لۆ قازان لۆ قاز نا هەیە دەکە لۆ خانی دەکڕێت لە هەیە زۆر کەس دەگەڕە سۆری کڕێەوە چاوەڕێ ڕێپەدانی بدرێت بکاتە خانی عەرەب کە دەیکڕێتی چماتی خەچ زیاتر دەیکڕێت والله عرب نازم چون عربی که نازم بریم چیه بس عربیش دکری. تمام دست.